پەیەدە درز دەخاتە نێوان ئەندامانی هاوپەیمانی ناتۆ و تورکیا هەڕەشەی داخستنی بنکەی سەربازی ئینجەرلیک دەکات بە ڕووی فڕۆکەکانی ئەمریکادا ئەگەر بێت و هاوکاریەکانی بۆ پەیەدە بەردەوام بێت. تورکیا لەوە نیگەرانە کە ئەمریکا هەڵوێستی بەرامبەر پارتی یەکێتی دیموکراتی ڕوون نییە و لەسەر ئاستی وەزارەتی دەرەوە و کۆشکی سپی لێدوانی جیاواز لەو بارەیەوە دەدرێت. شەرەف مالکۆچ ڕاوێژکاری سەرۆکۆماری تورکیا ڕاگەیاند ئەمریکا و رووسیا لەسەر قەیرانی سووریا هاوکاری یەکتر دەکەن لە دژی تورکیا. وتیشی پێویستە ڕێوشوێنی پێویست لە بەرامبەر ئەو وڵاتانەدا بگرنە بەر کە خۆیان بە هاوپەیمانی تورکیا دەزانن و دوژمنایەتیکردنی خۆیان دەشارنەوە. ئەو ڕێشۆنانیش تایبەت نابن بە تورکیا بەڵکو سەرجەم ئەو لایەنانە دەگرێتەوە کە چالاکی دژی تورکیا ئەنجام دەدەن. ڕاوێژکارەکەی سەرۆکۆماری تورکیا ئەم جەنگەی ئێستای بە درێژکراوی جەنگی جیهانی یەکەم ناوبرد کە دژی جوگرافیای ئیسلامی و دەوڵەتی عوسمانی ئەنجام درا. وتیشی رووسیا و ئێران پلانی ئەوەیان هەیە کورد لە ناو خۆیاندا پەرت بکەن و هەنگاوی دواتریش دابەشکردنی تورکیایە. ئاماژەی بۆش کرد کە چەند وڵاتێک هەن تورکیا بە هاوڕێ دەزانن و بەڵام ئەوانش لە چوارچێوەیەدا کار دەکەن. تووڕێی تورکیا بەرامبەر ئەمریکا لەوەش زیاتر بوو کاتێک جۆن کیربی دوودڵی خۆی نیشاندا بەرامبەر بە ڕاگەاندراوێکی حکوومەتی تورکیا کە پەیەدەی بە ئەنجامدانی تەقینەوەکەی ئەم دوایەی ئەنقەرە تۆمەتبار کردبوو. هەروە ئەمریکا بە ساردیەوە وەڵامی پێشنیازێکی تورکیای دابووە بە ناردنی چەندیەکەیەکی سەربازی بۆ سووریا تا دژ بە چەکدارانی داعش بجەنگن. ئەمریکاش جارێکی تر ڕایگەاندەوە کە پەیەدە بە تیرۆریست نازانن بەڵکو بە هاوپەیمانێکی خۆیانی دەزانن کە لەسەر زەوی شەڕی چەکدارانی داعش دەکەن. لە ئێستاشدا ئەردۆغان دوو هەڵبژاردەی خستووەتە بەردەم ئەمریکا کە دەبێت لە نێوان تورکیا و پەیەدە یەکێکیان هەڵبژێردرێت. ئەگەر کورد هەڵبژێرێت ئەوە بنکەی سەربازی ئینجەرلیک بەڕووی ئەمریکادا دادەخات. لە ئەگەری داخستنی بنکەی ئینجەرلیکدا کە دەکەوێتە پارێزگای ئەدەنە و ڕێگەیەکی کورتە بۆ گەیشتنی فڕۆکەکانی ئەمریکا بە سووریا، فڕۆکەکانی ئەمریکا و هاوپەیمانی دژ بە داعش ناچار دەبن بنکە سەربازیەکانی ئوردون و کوێیت بەکاربهێنن کە ئەوەش کاریگەری لەسەر خێرایی ئەنجامدانی هێرشەکان دەبێت و خەرجیەکانیش لەسەر ئەمریکا زیاتر دەکات. تا ئێستا ئیداری کۆشکی سپی بە ئاشکرا هیچ لێدوانێکی لەسەر وتەکانی ئەردۆغان نەداوە و وەڵامی نەداوەتەوە. ناشزانرێت ئەمریکا کام لەو دوو هەڵبژاردەیە پەسەند دەکات کە تورکیا بۆی داناوە. تورکیا خەونی ئەوەی هەیە کە فشار بخاتە سەر وڵاتانی هاوپەیمانی نەدەوڵەتی دژی داعش تا ناوچێکی دژەفڕین لە باکووری سووریا لە نێوان هەردوو کانتۆنی کۆبانی و ئەفریندا بسەپێنن بۆ ئەوەی ڕێگری بکەن لە پێشڕەویەکانی هێزەکانی سووریای دیموکراتیک کە یەپەگا یەکێکە لە پێکاتە سەرەکیەکانی ئەو هێزە و ڕێگە نادات کورد هەردوو کانتۆنەکە بەیەکەوە بگەێنێت. کاروان شێخ موحسین NRT